So blended into a game engine so it becomes interactive. Jamie Hannons uses Embodied Labs to train nursing students. She says this VR experience with macular degeneration opened her eyes. When you're in the headset, looking kind of to the side to view what's going on, I saw that tilt and I thought, I've seen that with patients so many times, and not recognized it as an opportunity to say, how's your vision? For now, Embodied Labs only sells to services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. سلاف و ریز و بخیر هاتن کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن ها هشتی سپیده روجا یک شمیه کرد کنکشن لسر پلاتفورم دنگی امریکا و ستلایتا NRT تیواشاندن بهیوی آدم خوش من و هیرو زنگنا. لە بەرنامەکانی ئەمڕۆماندا تیشک دەخینە سەر بەردەوامی خۆپیشاندانەکان لەناو ئێران و لە دەرەوەی ئێران. کاردانەوەکانی جیهان بە تایبەتی ئەمریکا لەسەر ئەو خۆپیشاندانانە. و تندوتیژین خۆپیشاندانین سیام ساڵڤەگەڕا ناڕازیبوونین تەشرین لە بەغدای بچی گەشت یا ئەمێ ئاوەڕێکی لەوان پێشهاتا بدن. خۆپیشاندانەکانی خوێندکاران لە تاران و شارەکانی تری ئێران دژ بە سەرکوتکردنی دەنگی ناڕزایەتی بەرامبەر بە مەرگی ژینە ئەمینی بەردەوامە. شەپۆلێکی توندوتیژی سەر شەقام ئێرانی هەژاندووە لە وەتای مەرگی ئەو کچە کوردە تەمەن 22 ساڵانەی کە لەلایەن پۆلیسی ڕەوشت یان گەشتی ئیرشادی ئێرانەوە دەستگیر کرابوو، گوایە بەهۆی ڕەچاونەکردنی یاسای حیجابی زۆرە ملێ. نزیکەی 2 هەفتەیە خۆپیشاندان ڕۆژانە بەڕێوە دەچێت سەرڕای ئەوەی سەرکوتکردنێکی کوشندەی خۆپیشاندەران بەردەوامە و گروپەکانی مافەکانی مرۆڤیش دەڵێن هەتا ئێستا زیاتر لە 85 کەس کوژراون. ژن، ژیان، ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر دروشمی خۆپیشاندەرانە لە زۆربەی شوێنەکانی ئێراندا. د عێریشا چەکدارین جوداهی خوازدا لەسەر بنگەهێکی پۆلیسان لە باژارێ زاهیدانی باشووری ڕۆژهەڵاتە ئیرانی 19 کەس هاتنە کوشتن، 4 جوانە ئەندامن نۆبەدارین شۆڕشە ئیسلامیە ئیرانی بوونە. ئاژانسا پەیامên دەولەتê ئێرنا ڕاگەهاند ku çekdarên êrişa roja Eynî xwe di nav nivêjkerên mizgeftekan nêzik da veşartibû. Êrnajê zarê fermandarê parêzgarê yan parêzgehê Hussein Muderrisî radgehîne dema گوتی 19 کەس هاتنە کوشتن. ئاژانسên نوچەیان dibêjin سیهودûn û bedarên şoreşa îslamî û hêzên pesî jî birîndar bûne. Nehatiye zanîn ke eger wê êrişê peywendî heye bi nerazîbûnên seranserî welatî li dijî hikûmeta Îranê ji ber kuştina Jîna Emînî. Berî niha jî cudahîxwazên Bilûc li Sîstan û Bilûcistanê êriş kirine ser hêzên ewlehiya hikûmetê di herêmên sersunûrên Efganistan û Pakistanê da. Êrna nasnameya hinek ji kuştiyan diyar kiriye. Yek jwana jî qomandarekê nûbedarên şoreşa îslamiya Îranê ye. هەروەکو ئاماژەمان پێکرد لە زۆربەی شار و شارچکەکانی ئێران خۆپیشاندان بەردەوامە و بەپێی سەرچاوە ناوخۆیەکان هەوڵێکی زۆریش دەدرێت بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران. دەچینە لای هاوکارمان فەرهاد فەلاحی بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو خۆپیشاندانانی ناو ئێران. فەرهاد، زانیاری نوێ لە ناو ئێرانەوە چی هەیە ئەمڕۆ؟ هێرۆم کاتان باش هەروە کە باستان کرد لە دەستپێکەوە ئەوەی کە تا ئێستا بەدەستمان گەیشتووە ئەمڕۆ یەکشەممە تا ئێستا کە من لەم پەخشە ڕاستەوخۆ لەگەڵتانم لە ناوچە جیاجیەکان لە شارە جیاجیەکان لە ئێرانە خۆپێشاندانەکان بەردەوامن دەستیان پێکردووەتەوە لەسەر لە بەیانی ئەمڕۆوە بە کاتی ناوخۆی ئێران بە شەهرە گرنگەکان زانکۆکانن لە ئێرانە هێرۆ لە 12 زانکۆ هەتا ئێستا لە ئێرانە لە ناویانە زانکۆی تاران، زانکۆی سنە، زانکۆی شیراز، زانکۆی مەشەد، زانکۆی ئەسفەهان و تەورێز خۆپێشاندانەکان لەلایەن خوێندکاران زانکۆ دەستی پێ کردووە. خوێندکاران
مانگرتنیان ڕاگەیاندووە لە هەموو بەشەکانی زانکۆکان و دەستیان داوەتە خۆپێشاندان و دروشم دەڵێنەوە یەکێک لەو دروشمانە دروشمی بەردەوامی ژن ئازادی بووە، هەروە دروشمەکانی تر کە ڕاستەوخۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران دەگرنە بەر لەوانەیش ڕێبەری بەڵی کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەئی هێرۆ ئەمە لە ئێستاداوە بە پێ دوایین زانیاریەکان کە لە تارانەوە بەدەستمان دەگەن لە تاران خۆپێشاندانەکان دەستیان پێ کردووەتەوە لە شەقامەت جیاجیەکانی تاراندا خۆپێشاندانی بربەڵاو هەیە و بەردەوامیان خۆپێشاندانانە هێرۆ دەیسەلمێنێت کە خۆپێشاندەران لە ئێران بەم زوویانە شەقامەکان چۆڵ ناکەن. بەڵێ فەرهاد ڕەوشی ناوچە کوردیەکانی ئێران چۆنە؟ بەڵێ هێرۆ هەروە کە ئاگادارن لە دوێنێ ڕۆژی شەممە و پاش ئەوەی کە هێرشی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوان کرایە سەر بنگەوبارەکانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کوردی ئێران ئەو پارتانە هەر یەک لای خۆیانەوە لە کۆمەڵ ڕایان گەیاند کە ڕۆژی شەمە ببێتە ڕۆژی مانگرتنی گشتی لە هەرێمە کوردیەکان بە گشتی ئەتوانم بڵێم لە هەرێمە کوردیەکان دوێنێ مانگرتن بەڕێوە چوو لەوانەیە ئەتوانم ئاماژە بە شاری سنە مەریوان بانە و هەروە ورمێ بۆکان نەغەدە پیرانشار شنۆ و ڕوانسەر و کرماشان بکەم لە هەرێمە کوردیەکاندا کە ئەو مانگرتنانە بەڕێوە چوو پاشان خۆپێشاندان لەو شارانە دەستی پێ کرد بە گوێرەی دوایین زانیاریەکان کە لە بەردەستن دوێنێ لە شاری مەریوان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان گەنجێکی ئەو شارە بە ناوی مختاری ئەحمەدی گیانی سپاردووە و هەر دوێنێ شەویش هێزەکانی سپای پاسداران بە بەشداری ڕێژەیەکی کەم لە بناماڵەی ناوبرا و تەرمەکەیان شەوانە بە خاک سپاردووە بۆ ئەوەی کە تەنانەت ڕێوڕسمی سەرخۆشی کوژراوانی خۆپێشاندانەکانیش نەبێتە خۆپێشاندان و ناڕەزایەتی دژ بە کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە ئیزانین هێرۆ دوێنێ لە زۆربەی هەرێمە کوردیەکان خۆپێشاندان بەڕێوە چوە ڕێژەیەکی زۆر دەست بەسەر کراون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە هێرۆ لەم خۆپێشاندانانەی کە بە بەربڵاوترین خۆپێشاندان لە ماوەی 43 ساڵەی تەمەنی کۆماری ئیسلامیدا دادەنرێت خۆپێشاندانەکان ئێستا ئاراستەی زیاتریان بەخۆیانەوە گرتووە پێشتر هەر ئێواران بوو کە خەڵک داهاتنە دەرسەر شەقامەکان و خۆپێشاندانیان دەکرد بەڵام لە کۆتایی هەفتەی ڕابردووە ئەبینین کە خۆپێشاندانەکان ڕۆژانە تەنانەت نیوەڕۆ لە ناوچە جیاجیەکانی هەرێمە کوردیەکان و هەروە ناوچەکانی دیکە ئێران بەڕێوە دەچێت هێرۆ. بەڵێ فەرهادەر وەکو دەزانین کە گەیاندنی زانیاریەکانیش بە دەرەوەی ئێران زۆر سەخت بووە هەر لە سەرەتای دەستپێکی خۆپشاندانەکانەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش دەڵێن بەلایانی کەمە تاکوی 85 کەس لە سەرکوتکاریەکانی دژ بە خۆپشاندەراندا گیانیان لەدەستداوە. زۆر سوپاس فەرهاد فەلاحی. سپاس بۆ ئێوەش. وەکو دەبینن و دەبیسن دۆشەموێژی لە چەندین باژارن کوردان لە سنە مەهابادێ بۆکان سەقز مەریوان کەرماشان و بانەژی نەڕازی بوون هاتنەکردن ژێ چەند وان باژاران ڤیدیۆیەن وان خۆپیشاندانان گەهاشتنەمە. لەسەر یەک خۆپشاندان لە تارانی پایتەخت بەردەوام بوو. با پێکەوە چەند دیمەنێکی ئەو خۆپشاندانانە ببینین. لە باژارێ مەشهەدی ڕۆژهەڵاتە ئیرانیژی دووشەمبێ نەڕازی بوون لە دژی حکومەتی هەر بەردەوام بوون.
ساعت 9 مهر سیاد شیرازی. ئەمەش بەشێکە لە خۆپیشاندانەکەی ڕۆژی شەمە لە شاری ڕەشت. 9 مهر جمالزاده نصرت. 9 مهر لە بەندەر عەباس باژەڕی بەندەری سەرکەنداویژی خۆپیشاندان لە دژی حکومەتە تەهرانی دیسان دەهاتن کردن. هاوکاتی خۆپیشاندانەکانی سەرانسەری جیهان دژ بە ڕژێمی ئێران لە واشنگتنیش خۆپیشاندان بەڕێوەچوو. ئەم جارەیان کوردەکان و فارسەکان سەرباری ئەوەی کە بە جیاجیا گرتبوونەوەیان سازدا بوو پاشان لە دووبان سەرقڵی واشنگتن یەکیان گرت و پێکەوە ناڕەزایەتەکانیان دەربڕی. یەحیا بەرزنجی ئەم ڕاپۆرتەی ئامادە کردووە. هاوتای زۆر هاوڵاتی تری ئێران ئەم کوڕە کوردەش بەشێک لە ئامادەسازی خۆپیشاندانەکەی بەردەم کۆشکی سپی کوردانی ئێرانی گرتوۆتە ئەستۆ وەک زەمانێکی پڕ لە هیوا بۆ ئێرانیەکان ئەویش پەرۆشە بۆ بەشداری بوون. بێگومان هەمومان دەزانین هۆی وەی کە تا ئێستا ئەو خەباتە ئەم ڕاپەڕینانە کە لە پێشتر بەڕێوە چوە بە ئاکام نەگەیشتۆ یەک هۆی سەرەکی هەبووە یەک نەگرتن یەک نەگرتووی. هەر کات کوردستان دەستی داوە بەمانگرتن و خەبات پێیان کوتین ئەوانە جیای خوازن تەجزیە تەڵەبن. هەر کات لە تاران یا لە شوێنەکانی دیکە بۆ ئێمە کوردیش زۆر جار کوتومانە ئەوانە خۆ دەردی ئێمە باس ناکەن ئەوانە ئەگایان لە کۆڵبەری ئێمە نیە لە ژیانی ئێمە نیە. ئەو جارە هەواهەنگێک و هاودەردێکی لە ناو هەموو گەلانی ئێران هەموو ئاینەکان هەموو ڕەگەزەکان و نژادەکان و هەموو حیزبە سیاسەکاندا هەیە. ئەویش مەسەلەی مەحسا یا ژینای کوردستانە. دەڤەری واشنگتن بەردەم کۆشکی سپی خۆپیشاندانی کوردان لە نزیک ئەویشەوە لە دووپان ستریت کۆبوونەوەی فارسەکان ڕۆژێکی پڕ جوم و جۆڵ لە واشنگتنی پایتەختی ئەمریکا نەک تەنها ئێرانیەکان بۆ خەڵکی دیکەش. بۆ هێنانە ئارای دادوەری بۆ کوژانی ژێران ئەمینی و هەموو ئەو کوردانەی تر کە بەدەستی ڕژێمی ئیران کوژراون لەگەڵ خێزانەکەم و هاوڕێ کوردەکانم هاتوین لێرەدا کۆبوونەتەوە لە دژی ڕژێمی ئیران. I'm here today because I am a young Kurdish American. من کچێکی کوردی ئەمریکاییم ژینا کچی شارەکەم بووە سەقس بۆ ئەوە لێرەم کە دەنگی میلەتەکەم بم. خەڵکەکەمان ساڵەهای ساڵە خەبات دەکەن. ئێستا کاتیەوە هاتووە دەنگ هەڵبەڕین ئەگەر ئێمە نەیکەن کێ بۆمان بکات. ئەمە ئەوڕۆکانە لێرە خەربوونەتەوە کوردانی دەوروبەری واشنگتن بۆ پشتیوانی لە ژینا ئەمینی بۆ پشتیوانی لە هەموو ژنەکانی کورد. ڕەنگی سوور و شۆڕشی ئەو سەرهەڵدانە ینی سەرهەڵدانێکی بێنمونە بوو. هەموو فارس کورد بەلوچ هەموو پێکەوە بێ فەرقی جودایی ناوچەگەرایی ملیەتگەرایی هەمووی بەشدار بوون. جماعات خەڵکی دەرێ هەموو کەس بزانن حەز بکەن شعور بکەن ئەوە کچەوە بیت ئەوە خوشکەوە بیت ئەوە دایکەوە بیت ئەوە ئیرۆ هاتە سەرێ ماڵە بابێ مەحسای بێتە سەرێ بەوادێ چەند ئەحساسێک هەبیت. ڕەنگە جێگەی پرسیار بوو بێت لەنێو خۆی ئێران ناڕەزایەتەکان یەک ڕەنگی سەرتاسەری گرتووە کەچی لە تاواگەوە نەبوو. ئەمڕۆ لە واشنگتنیش دوای ئەو پەیامە کەوتبوو. ئەمە بزاوتێکی نیشتیمانی لە ئێران ڕوودەدات. لەم کاتەدا کە من لەگەڵ تۆ دەدوێم ڕژێمی ئێران لەسەر شەقامەکان خەڵکی سیڤیل دەکوژێت. ئەم کۆبوونە جەماوەری ئەمڕۆ هەموو نەتەوەکانی تیادایە کورد و فارس و بلوچەکان و پارتە جیاوازەکان و ئێمە بۆ خۆمان کەسانی سربەخۆین. هەرزوو خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران پەیامی یەکگرتووی خۆیان ڕاگەیان. ئەوەی ئەمڕۆژ لە دووپان ستریتی واشنگتن دەیبینی بەشداری هەمە چەشنە و ئاڵا و ڕەنگی جیاجا بەڵام هاوخەمن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.
واشنگتن. ایرانیان دیاسپورا و پشتوان وان لسرانسری جیهانی افسوزیا خواه جوان را دیار دکن و بوان رجی بجداری خو پیشاندانان دبن لگورا کومالای دادوری و مافی مروفان یا ایرانی دو شمیه خو پیشاندانین پشتوانی لسادو پینجو نه باجارین جیهانی هات نکرن جه اقلند نیوزلندی حیا نیویورک لامریکا سیول و زیورخیه سویسرای ایرانی و هفسوز زینوان دروش من دیجی رژیما کمارا اسلامیه ایرانی بلند کرن. جدام درکتنا وان نرازی بونان بری 16 روزان لدیجی رژیم ایرانی جبر کشتنا جینا امینی دنگن پشتوانی لگل ایرانی لسر آستی جیهانی بلند بن بالن صالح پیدا چون به هنک وان ریاکسونا دکریا بالن دم باش کاردانوی فرمی لامریکا چون و چون دبیسین هەتا ئێستش کاردانەوەی فەرمی هەیە لەسەر ئاستی بڵین پۆستکردن لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەری یاخۆ ڕاگەیەنراوی تایبەتی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پەیام نێران بە تایبەتی لە پرس کۆنفرانسەکانی وەزارەتی دەرەوەدا بەردەوام پرسیاری خۆیان دەکەن وەزارەتی دەرەوەش بە فەرمی وەڵامیان دەداتەوە. یەکێ لەو شتانی کە جێی سەرنجە ئەوەیە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ وەزارەتی خەزێنەی ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ دابینکردنی تۆڕەکانی ئینتەرنێت لە ڕێی مانگی دەستکردەوە بۆ هاوڵاتیانی ئێرانی چکەوەکو دەزانی دەخیل کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەپۆلی ناڕۆزاییەوە تەواوی تۆڕەکانی ئینتەرنێتی لە وڵاتەکەدا بڕیوە و ڕێگە نادا. هەر بۆیە وەزارەتی خەزانەی ئەمریکا کار لەسەر ئەوە دەکا و پێش دەچێ هەنگاوی بەرەو پێش نرابێ. یەکێ لە کاردانەوەکانی تر ئەوەی لندا تۆمەس گرینفیلد باڵێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان بوو کە لە لێدوانێکیدا بۆ پەیامنێران ئاماژەی بەوە کرد کوژرانی ژینا ئەمینی ئاستی دڕندایەتی ڕژێمی ئێران نیشان دەدا هەروەها ئاستی ئەوەش پیشانەدا کە ئەم ڕژێمەی کۆماری ئیسلامی ئێران هەرگیز دوودڵ نابێت لە سەرکوتکردنی هاوڵاتیانی خۆی. بێلەوەش مارکۆ ڕۆبیۆ سیناتۆر مارکۆ ڕۆبیۆ کە کاندید بوو پێشتر بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە گلەی و گازەندەیەکدا لە نەتەوە یەکگرتووەکان دەڵێ نەتەوە یەکگرتووەکان سەکۆیەکی دا بە ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران تاوەکو درۆکانی خۆی لەوێەوە بڵاو بکاتەوە. ئەڵبەتە ئەمە وەک ئاماژەیەک بە وتارەکەی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێران لە نەتەوە یەکگرتووەکانە. ڕۆبیۆ ئاماژە بەوەش دەکا دەڵێ هەرچیەک بڵێن لە نەتەوە یەکگرتووەکان بێ لە دەرەوەی نەتەوە یەکگرتووەکان بەڵام بە هیچ شێوەیەک ئەو ڕاستیە ون نابێ و هەمیشە ئاشکرایە کە ڕژێمی ئێران چۆن سەر و سەودا لەگەڵ گەلانی خۆیدا دەکات. بەڵێن باشە لەسەر ئاستی ئەوروپایمە چی دەبیستین؟ کاردانەوەی ئەوروپیەکان چۆنە؟ کاردانەوەی ئەوروپیەکانی ژەتا ئێستا توانرێ بگوترێ بە شێوەیەکی ئەرێنیە ئەمانی ژەر بە هەمان شێوە بە تایبەتی وڵاتانی یەکێتی ئەوروپا لەسەر ئاستی وەزارەتەکانی دەرەوە لەسەر ئاستی ڕێکخراوە سیڤیلیەکانی ناوخۆیان و هەروەها لەسەر ئاستی سەرۆکایەتی وڵاتەکانیشیان ئیدانەیەکی تەواوەتی هەموو ڕۆفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن بە تایبەتیش جەخت لەوە دەکرێتەوە کە کۆماری ئیسلامی ئێران هێزی لە ڕاددە بە دەری بەکارهێناوە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەرانی ئێرانی لە ئێستادا کە داوای ئازادی دەکەن. ئەڵبەتە بەلای ئەوروپاییەکانەوە ئەمە بابەتێکی ئێجگار گرنگە چونکە پەیوەستە بە مافەکانی مرۆڤەوە. هەر لەسەر هەمان بابەت لێرە لە ئەمریکاش بۆ نمونە کە دەگوترێ ئەمریکا بەردەوامە لە دانوستانەکانی لەسەر دۆسەی ناوچی ئێران بەڵام لە هەمان کاتیشدا جەختێکی گەورەش دەکرێتەوە لەوەی دۆسەی مافەکانی مرۆڤ تەواو جیاوازە و گەیشتن بە ڕێکوتنی ناوچی بە مانای ئەوە نییە کە چاوپۆشی لە هەموو ئەو پێشێلکاریانە بکرێ کە ئێران بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەیکا. ئەڵبەتە ئەمەش لە ناو ئەوروپاییەکاندا ڕنگدانەوەیکی گەورەی هەیە هەر بۆیە ینی وەکو دەبینی کاردانەوەکان لەسەر ئاستی شەقامی ئەوروپاییش ئێجگار گەورن. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ سەرۆکی فەڕەنسا لەژێر
ئەتوانم بڵێم تا ئەندازەیەک لەژێر فشاردایە و ڕای گشتی ناڕزایی خۆی دەردەبڕێ بەرامبەر بە سەرۆکی فەڕەنسا تەنها لەبەر ئەوەی نزیکەی 5 خولەک هاوکاتی کۆبوونەوەی لەگەڵ ئیبراهیم ڕئیسیە لە نەتەوەیە گرتووەکان ینی گلەیەکی زۆری لێ دەکرێت ئەوروپاییەکان بەگشتی هەتا ئێستا هەڵوێستێکی ئەرێنیان هەیە. بەڵێن ساڵح حەفکار ڕاستەخۆ بمەڕە بوو گەلکی سوپاس بۆتەوە. هاوکاتی خۆپشاندانەکانی دژ بە ئێران بۆ ناڕزایەتی دەربڕین لە مەرگی ژینە ئامینی لە سەرانسەری جیهان لە ئۆسلۆی پایتەختی نەرویجیش خۆپشاندان بەڕێوە چوو و پاشان پێکدادان لە بەردەم باڵێۆزخانەی ئێران لەو شارەدا ڕوویدا و پۆلیس ژمارەیەک کەسی دەستگیر کرد. ئالان خاست چالاکی سیاسی یەکێک بوو لەو کەسانەی لەوێ ئامادە بوو و دەستگیریش کرابوو. کاگەلان سپاس بۆ کاتەکەت. دەکرێت سەرەتا باسێکی ئەو خۆپشاندانەمان بۆ بکەیت کە چۆن بڕیاردرا بچنە بەردەم باڵێۆزخانەی ئێران و لەوێ چۆن توندوتیژەکان دروست بوو. سپاس بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی بەڕێز. ئەو خۆپیشاندانە لەلایەن تقریبان 120 کەسێکی خۆبەخش و خۆبەخشی کورد و هەتا ئێمە کەسانی نۆروێژی و پارسیشمان لەگەڵ بوو. ئەو خۆپیشاندانە ئەنجام درا، خۆپیشاندانێک بوو کە بەرنامەڕەزی نەکرا بوو، هیچ حیزب و ڕێکخراوێکی لە پشت نەبوو. لە کاتی خۆپیشاندانەکەدا کە ئێمە تقریبان سەعاتێک و نیو بوو خۆپیشاندانەکە بەردەوام بوو لە بەردەم جاسوسخانەی کوماری ئیسلامی ئێران. کەسانی سەر بە کوماری ئیسلامی لە نێو سفارەتەوە هەوڵی فیلمگرتنی خۆپیشاندەرانیان دەدا بۆ بەرحاڵشناساییکردنی ئەو کەسانە. هەروەها دەبینرا کە بێڕێزیش دەکەن، بۆیە خۆپیشاندەران دەستیان کرد بووە هێرش بردن بۆ سەر باڵیۆزی بۆ سەر سەفارەتی کوماری ئیسلامی لە نۆروێژ و بەخۆشیەوە کەسان برینداریان بە شێوەیەکی وا بریندار نەبوون. پۆلیسێکی یەکجار زۆر ڕژانە شەقامەکان بۆ ئەوەی کە کۆنتترۆڵی خۆپیشاندانەکە بکەن. خۆپیشاندانەکە بەرحاڵە بە شێوەیەکی مەدەنی دواتر بەڕێوە چوو. پۆلیس پێی وابوو کە ئەو هێرشێکە کراوە بەرحاڵ نەدەبوو کرابە، بۆیە نزیکەی 100 کەس دەستگیر کران. بەڵێ کاگەلان دەمێت بزانم بۆ ئەنجامدانی ئەو خۆپیشاندانە لە بەردەم باڵێۆزخانەی ئێران مۆڵەتی خۆپیشاندان وەرگیرا بوو؟ بۆ خۆپیشاندانی لەو چەشنە پێویست بە مۆڵەت ناکات، چونکە پۆلیس لەوێ بوو بۆ خۆی لە سەرەتای خۆپیشاندانەکەدا پۆلیس لەوێ بوو ئاگداری بابەتەکە هەبوون کە خۆپیشاندان بەڕێوە دەچێت. بەڵێ کاگەلان کاتێک کە دەستگیر کران ئێوە پاشان چۆن ئازاد کران؟ ئایا هیچ با بڵێن داواتان لێکرا کە خۆپیشاندان نەکەنەوە یا بە شتێکی بەو جۆرە ئازاد کرابێتن؟ ئەوەی گرینگە ئەوانەی کە لە خۆپیشاندانە نەبوون هەمویان پاڵپشتی شۆڕشێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران هاتۆتە ئاراوە دەکەن، بۆیە ڕنگ بێ ڕەوانە بێ داوایەکی بەو شێوەیە لە خەڵکێکی ئاوا بکرێ. بەڵام بە پێی قانونی نۆروێژ تا 48 ساعتێک نەدەکرا، ئەنی قانون ڕێگە پێنادا تا 300 مترێک لەو معوەتەیە نزیک بیتەوە. بەڵام خۆپیشاندانەکان بێگومان هەر بەردەوام دەبن هەتا وەکو شۆڕشی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆ ڕزگاری لە دەستی ئەو سیستەمە دیکتاتۆری و دواکەوتوویە سەردەکەوێت. خۆپیشاندانەکان بێگومان بەردەوام دەبن و هەتاکو ڕزگاری کوردستان وەدی دێت و ڕزگاری نەتەوەکانی دیکەی ئێران وەدی دێت، خۆپیشاندانە بێگومان بەردەوام دەبن. بەڵێ کاگەلان دەزانین پێشتریش بێگومان بۆ ناڕزایی دەربڕین بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش خۆپیشاندان کراوە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ناو ئێران. بەڵام دەمەوێت بزانم ئەم جارەیان جیاوازی چی بوو لەو خۆپیشاندانەی کە جەنابەت خۆت بەشداری تیا کردبوو؟ گرنگی ئەو خۆپیشاندانە لە ڕوانگەی منەوە وەکو کەسێک کە لەو خۆپیشاندانەدا بووم ئەوە بوو کە ڕۆژی پێشتری کۆماری ئیسلامی هێرشێکی زۆر توندڕەوانە و تیرۆریستی کرد بۆ سەر خەڵکی سیڤیل و بێتاوانی کوردی ڕۆژهەڵات لە کە دانیشتووی باشووری کوردستانن، بۆ سەر بنکە و بارەگای حیزبە سیاسیەکان کە شوێنی سیڤیلن، بۆ سەر مەدرسەی منداڵان کە ئێمە بینیمان منداڵ لە بینی ئەو شەهیدانەدا هەبوو، ژنی لەناو ئەو شەهیدانەدا هەبوو. بەرحاڵ کەسانی سیڤیل زۆر بوون لەنێو ئەو شەهیدانەدا. ئەوە وای کرد کە ڕق و تووڕێیی
بەرحاڵ خۆپیشاندەران زیاتر بێت و لە هەر شوێنێک کۆماری ئیسلامی زەربەیەک لە کورد بدات ئێمە لە هەموو سەنگەرێکەوە جوابی دەدەینەوە لە هەموو سەنگەرێکەوە جوابی وەردەگرێتەوە ئێمە وەکو تاکی کورد. بەڵێ کاگالان دەمەوێت بزانم جەنابەت کە خۆت ئێستا لە نەرویجی هەڵوێستی کاربەدەستانی نەرویجی لەسەر ئەم خۆپیشاندانانی کە ئێستا لە ئێراندا بەڕێوە دەچێت چییە؟ بەڵێ وەزیری دەرەوەی نۆروێژ بۆ نمونە بەڕێز ئانیکن هوتڤێلت هەر لە سەرەتای خۆپیشاندانەکاندا پشتیوانی خۆی لەو عەرەکەتە دەربڕیوە سەرۆکی پارلەمان هەروەها بەرز قەرەخانی ئەویش هەر پشتیوانی خۆ دەربڕیوە کە ئەو خۆپیشاندانانە خۆپیشاندانێکی ڕەوان و دژایەتی ئەوەش دەکەن کە جمهوری ئیسلامی بە شێوەیەکی بەربڵاو و بێڕەحمانە سەرکوتی خۆپیشاندەران دەکات و بەو شێوە بێبەزەیانە خەڵکی شەهید دەکات. بۆ نمونە ئێمە هەر لە دوێنێ لە بلوچستان بینیمان بە هەلیکۆپتەر خەڵکی سیڤیل لەدەنە بەردەستڕێژی گولە کە زلانی کەم تا ئێستا لە دوێنێەوە بە ئەو ڕۆژەوە 70 کەس شەهید بوون بەداخەوە لە هەڵنیشتمانیانی بلوچستان. ئەوەی کە ئێمە گرینگە ئەو من وەکو تاکێکی گورد لێرە پێم خۆشە بیڵێم یەکێتی و هاوپەیوەندی ئێمەیە. ئەمن لێرە وەکو کوردێک دەڵم بژی کوردستان یاسەشن ئازەربایجان درود بەر مردمێ دلێرە بلوچستان. ئێمە پێکەوە ئەو شۆڕشە سەردەخەین پێکەوەش دەتوانین بە ڕزگاری بگەین ڕزگاری نەتەوەیی. بەڵێ کاگ ئالان خاس چالاکی سیاسی لە نەرویج سپاس دەکەین بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئێوەش سپاس. هەزاران کەسیش لە مێلبۆرنی ئوسترالیا خۆپیشاندانیان ئەنجامدا و دروشمی دژ بەڕابەرانی ئێرانیان دەگوتەوە. با پێکەوە بڕوانینە چەند دیمەنێکی ئەو خۆپیشاندانە. ئیرانیان و پشتەوانên xwe li Japonê jî nerazî bûnin û xwepêşandan kirin li hember kuştina Jîna Emînî. لە ناوجەرگەی لەندەنیش خۆپیشاندانێک بۆ پشتیوانی لە ژنانی ئێران لە ڕۆژی شەمە بەڕێوە چوو. Li bajarê Brukselê Belçîka jî girsek mezin xwepêşandan di navçadeyan dekir ji bo diyarkirina hevsozî û piştevaniya xwe ji gelê Îranê re û nerazîbûnan li hember kuştina Jîna Emînî ya 22 salan di girtîgeha polîsên exlaqî da li Îranê. سەدان ئێرانی دوورە وڵاتیش ڕۆژی شەمە لە فەڕەنسا خۆپیشاندانێکیان دژ بە حکوومەتی ئێران ئەنجامدا. با پێکەوە چەند دیمەنێکی ئەو خۆپیشاندانەش ببینین.
دناف چندین باجارن برلین پایتخت آلمانیا دژی دو شنبه خپیشاندانان هفسوزیا خواج گل ایرانی و خانم ایران را نشانده. مساف صحب و سپاه جنوب ئێرانەکانی کە لە یۆنانیش دەژین ڕۆژی شەمە لە ئەسینای پایتەختی وڵاتەکە خۆپیشاندانێکیان ئەنجامدا. From Kurdistan to Sistan, blood all over Iran. Iran. صدان ایرانی و هفسوزینوان د جادن باجار روما ایتالیا دو شمی پشتوانی آخوا نیشان دا جخ پیشاندانین و نرازیبون نابجادین ایرانی را. با ئێستاش چەندیمەنێکی خۆپیشاندانەکەی ئیسپانیا ببینین کە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ناو ئێران ئەنجام درابوو. لمونتريال و چندین باجارین دین کەنەدا هزاران کەس گوربوونە ناوجادان وەک ناڕازیبوونێ لە هەمبەرکارن ڕژێما کۆمارە ئیسلامیە ئیرانی و بەتایبەت ژی کوشتنا ژینە ئەمینی دەهان هەزار ئیرانی و کەنەدیین پشتەوانن وان یەن کو ئازادی خواز و چالەکوانین مافێ مرۆڤان کەتنە ناو جادین ڤانکۆڤەر تۆرۆنتۆ و ئۆتاوا یا پایتەخت و چەندین باجارین دین کەنەدیژی. لە ئەمریکاش جگە لە واشنگتن لە چەندین شاری گەورەی تریش خۆپیشاندانی ناڕزایی دژ بە کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە چوو لە ناویاندا نیویۆرک، شیکاگۆ، لۆس ئەنجلس و سان فرانسیسکۆش. ببین اینجا سپاه کرگدن هاست. اگر شیری حریف وزارت بەڕەوانیا تورکیا دەبێژە هێزی نوێ کۆمەکە 23 ئەندامین پارتیا کارکردن کوردستانی پێکێکی کرێنە ئارمانجا عێریشەکە فڕۆکان دە باکووری عێراقیدا وێ گۆژی دە عێریشێدا تەڤایە ئەندامی نوێ کۆمی هاتن کوشتن
لە هەرێمەکەی 140 کیلومتران ناف عەردی باکوورا عێراقیدا. وەزارەتە بەڕەوانیا تورکیا دەبێژە ئەو عێریش بە درۆنان هات ئەنجامدان لە ڕۆژە پێنجشەمبوویژی وەزارەتە بەڕەوانیا تورکیا گوتبوو کووان عێریشە کردبوو سەر 16 ئارمانجن پێکێکێ لە هەرێمە ئاسۆز دێ عێراقیدا. لە بەغدا پێکدادان لە نێوان پۆلیسی دژ بە ئاژاوە و ئەو خۆپیشاندەرانە ڕوویدا کە بۆ یادی خۆپیشاندانەکانی ساڵی 2019 دژ بە گەندەڵی و بێکاری ئەنجام درابوو. چەندین هەزار کەس ڕۆژی شەمە لەسەر پردیە جمهوریە و دەوروبەری گردبوونەوە کە بەرەو ناوچەی سەوز دەڕوات و بە بربەستی کۆنکریتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخرابوو و گازی فرمێسکڕژێنیان دژ بە خەڵکەکە بەکارهێنا. مرتەزا ئەلزەیدی چالاکوانێکی شاری بەغدای پایتەختی عێراق دەڵێت ئێمە سازش ناکەین و چۆک دانادەین بۆ ئەو گەندەڵانە و دەستبەرداری داواکانمان نابین بۆ دوورخستنەوەی هەموو ئەو گەندەڵانە. چەند خۆپیشاندەرێکیش دەستگیر کران و هەر لەوێش لەلایەن خۆبەخشەکانەوە چارەسەر بۆ بریندارەکان دەکرا و هەندێکیان بران بۆ نەخۆشخانە. پێشهاتن نوچنە پشتی دەرکەتناوان خۆپیشاندانان و هەروەسا ئایا نەڕازیبوونین لە ئیرانێ دێ چەندێ کاریگەری هەبە لەسەر ڕەوشە نافخۆیان عێراق بمەڕە پێمێنێ دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر دڵشاد ئەم کاتت باش پێش ئەوەی باسی کاریگەری ئەم وەکو بڵێ ئەم خۆپیشاندانانەی ئێران بکەن لەسەر ڕەوشی ناوخۆی ئێران حەزم دەکرد بزانم ئایا دەمان بینی کە چەند ڕۆژی ڕابردووە چەند عێریشێک بە درۆن کران سەر بنکەکانی حزبە کوردیەکانی ئێران لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا. ئایا باسی ئەوە دەکرێت کە سەرکردەکانیان بوونە ئارمانجییان نەچووکە خۆمان دەزانین کە ئێران مەبەستی ئێران سەرکردەکانیانە پێش ئەوەی کە بنکەکانیان بێ. دەخیل بێگومان ئەو با بڵێن موشکبارانکردنی بنکە و بارگاکانی حزبە کوردیەکانی ئێران ئەوانەی کە بوونە قوربانی زۆربیان پێشمەرگە و با بڵێن چەکداری ئەو حیزبانە بوون بە تایبەتی کە لە پردێ و لە کۆیە ئەوانە بوونە قوربانی. بەڵام هەندێک لەو حیزبانە پێشتر تا ڕادەیەک احتیاتیان ئامادەکاریان کردبوو بۆ ئەوەی کە لەلایەن ئێرانەوە هێرشەکرێتە سەریان بۆیە زیاتر لە دەرەوەی بارگاکانی نەمانەوە. بەڵام دیارە لە پردێ کە بارگای پارتی ئازادی کوردستانی لەوێ لەگەر سەنگەرەکانی پێشمەرگا بە تەنیشتیەکەون ئەوەن چاوەڕوانی ئەوە نەبوون بەو شێوەیە هێرش بکرێتە سەر ئەو ناوچەیە بۆیە زیاتر قوربانی ئەوان زیاتر قوربانیاندا. بەڵام بە پێی و زانیاریانەی کە ئێمە قسەمان لەگەڵ هەندێک لە قیادەکانی نەکردووە باس لەوە ئەکەن کە هەندێک زانیاریان پێگەیشتووە یاخود ئاگادار کراونەتەوە کە لە ئێستادا پلان و ئامادەکاریەکەیە بۆ ئەوەی کە سەرکردەکانی پارتە کوردیەکانی کوردستانی ئێران بکرێنە ئامانج و جاچی لە ڕێگەی هەر جۆرە ڕێگەیەک درۆن بێ یاخود خەڵکی ڕاستپێراوێن بۆ بنێردرێ بۆی بکرێنە ئامانج بۆی ئەوانەکرێ بڵێن لە ئێستادا با بڵێن ئامادەکاریان کردووە و لە جاران زیاتر خۆیان نەپارێزن و ئامادەکاریان کردووە بۆ ئەوەی لەلایەن با بڵێن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستیان لێ بۆشێنرێ بە تایبەتیوان ئەو زانیاریانەیان لایەکە لە ئێستادا دوای ئەوەی کە پارتە کوردیەکان با بڵێن داوایان لە ناوچە کوردیەکانی ئێران کرد کەمان بگرن و بەدەم داواکاریەکانیانەوە هاتن ئێران زیاتر زوومی خستۆتە سەریان و پێیان وایە ئەمان دەستیان لەو خۆپیشاندان و با بڵێن ناڕزایەتیانی نێو ئێران هەیە بە تایبەت ناوچە کوردیەکان جوڵە نەرین بۆیە ئەمان لە ئێستادا زیاتر خۆیان ئامادەکردووە. دڵشاد خستنە خواری درۆنێک کە دەوتری لای ئەمریکیان بوو ئەمە چ پەیامێک بوو؟ بێگومان هەر ئەو ڕۆژەی کە درا لە پارتە کوردیەکان ئەمریکایەکان ڕایانگەیان کە درۆنێکی کۆماری ئیسلامی ئێرانیان خستۆتە خوارەوە کە بەرەو ئێران بەرەو شاری هەولێر ڕۆیشتووە. دیارە ئەمە بەڕای چاودێران کە ئێمە قسەمان لەگەڵیان نەکردووە چەند پەیامێکی لە پشتەوەی ڕەنگە بۆ ئێرانەکان ئەو پەیامی لە پشتەوە بێ کە بیانەوێت چاو لەسەر کێشە ناوخۆیەکان لادەن یاخود با بڵێن بەو پەیامیەوە بدەن ئێرانەکان کە مەترسی دەرەکیان لەسەرە. بەڵام ئەوەی کە هەیە چاودێران و بەرپرسان پێیان وایە ئەو کاری کە ئەمریکایەکان پێی هەستاون جۆرێکە لە پەیامدان بۆ ئێرانەکان بەوەی ئەوان تا ڕادێک ڕازی نابن لە بەردەوامیدان بەو هێرش و با بڵێن سەربارەگای سەر هێزە کوردیەکان بۆیە وایە خوێندنەوە کامە پەیامێکی ئەمریکایەکان لە مەودووە دەستەوەستان نابن. باشە دڵشاد بگەڕێنە بارەی دۆ خەیران و پەیوەندی بە ئێرانەوە کە تا چەندێک ئاڵۆزیەکانی لەناو ئێران کە ئەمە زیاتر لە 2 هەفتەیە دەستیان پێ کردووە کاریگەریە بێ لەسەر ڕەوشی ناوخۆی عێراق.
دەخیل من کەمێک لەمە بەرقسەم لەگەڵ بەرپرسێکی عراقا کردووە گفتوگۆمان لەگەڵا کرد بۆ دەنگی ئەمریکا کە کەمێکی تر لەسەر وێبسایتی دەنگی ئەمریکا دەقی گفتوگۆکە بڵاوە بێتەوە ئاماژەی بەوە کرد کە با بڵێن ئێران و عراق ڕەبتێکی زۆریان پێکەوەیە بە تایبەتی جگەلەوەی کە دوو وڵاتی دراوسی یەکن لە هەمان کاتە لە ڕووی کولتوری و لە ڕووی مەزهەبیەوە بە تایبەتیوانی کە لە عراق ئێستا خۆپیشاندان ئەنجامەدەن زیاتر ناوچە شیعەکان ئەوان باس لەوەکەن ئەنجامدانی هەر جۆرە خۆپیشاندانێک لە ئێران بە شێوەیەک لە شێوەکان پاڵنەرە بۆ ئەوەی خۆپیشاندان و ناڕزایەتی لە ناو عراقشا سەر هەڵداوە لە عراقیش بە هەمان شێوە بۆ ئێران هەروایە بۆ ئەوان باس لەوەکەن کە خۆپیشاندان و ناڕزایەتەکانی ناو ئێران لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و حتا لە ڕووی شەقامیشەوە کاریگەری لەسەر ناوخۆی عراقەیە بە تایبەتی ڕەنگە ئەگەر بێت و خۆپیشاندانەکان تونتر ببنەوە ڕەنگە تەنانەت گۆڕانکاری لە هەڵوێستی ڕەوتی سەدر و هەندێک لایەنی ترا ڕوو بدات کە پێشتر فشاری دەرەکیان لەسەر بووە بۆیە ئەوان جەخت لەسەرەوەکەنەوە بکە بە تەئکید هەم ئێران و هەم عراق جگەلەوەی کە دوو وڵاتی دراوسی یەکترین وە قوڵایی استراتیژی یەکترین لە هەمان کاتە هەر جۆرە ڕووداوێکی ئەمنی سیاسی کۆمەڵایەتی لە ئێرانە هەبێ کاریگەری لەسەر عراقە بێ و بە هەمان شێوەش چی لە عراقشا هەبێ ڕەنگە کاریگەری لەسەر ئێران هەبێ بۆیە هەموو چاوەکان ئێستا لەسەر ئاراستەی گۆڕانکاری و هاوکێشە سیاسەکان بۆی بزان کایە هاوکێشە سیاسەکانی عراق بەرەو چی ئاراستەیە کە ڕوا وە تا چەند عراقەکەوێتە ژێر کاریگەری ئەو گۆڕانکاری سیاسیانەوە. ئاماژەیەک هەیە کە خۆپیشاندنەکان بە تایبەتی بیرەوەری سێ ساڵی خۆپیشاندنەکانی تشرین بەردەوام بن لە ڕۆژانی داهاتوودا؟ بەرپرسانی عراق چاوەڕوانەکەن کە لە ناوەڕاستی ئەم مانگەدا جارێکی تر خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە عراقا سەر هەڵداتەوە بە تایبەتی کە ساڵیادی خۆپیشاندانی تشرینیەکانە بەڵام دوێنێ تشرینیەکان کاتێک کە هاتنە سەر جادە چاوەڕوانەکرا کە قەبارەی خۆپیشاندانەکەیان زۆر گەورە بێت بەڵام دوێنێ وەک پێویست نەبوو ئەمە بەرپرسانی عراقی گێڕنەوە بۆ ئەوەی کە سەدر نەیویستووە یاخود چاوی لەسەر ئەوە نەبووە کە خۆپیشاندانی تشرینیەکان ببێتە جێگرەوەی خۆپیشاندانی سەدریەکان بۆیە ڕەنگە ئەوان باس لەوەکەن ئەگەر هاوکێشە سیاسەکانی عراق ئەگەر سەدر و لایەنە شیعەکان نەگەنە ڕێکەوتن و ئەوان بەبێ ڕێکەوتن هەوڵی هەڵبژاردننی سەرۆکۆمار و ڕاستپاردنی کاندیدی سەرۆکۆزیرانی لایەنە شیعەکانی تر بدرێ ڕەنگە سەدر و تشرینیەکان جارێکی تر پێکەوە بگەڕێنەوە بۆ سەر شەقامەکان بۆیە ئەکرێ بڵێن خۆپیشاندان و ناڕزایەتیەکان سەر هەڵەدەنەوە یاخودنە ئەمە گرێدراوی هاوکێشە سیاسەکانی چەند ڕۆژی داهاتووی عراق بزەن ئایا چوارچەوەی هەماهەنگی ئەوێ بێ سەدر حکوومەت پێک بهێنێ یاخود ئەگەڕێنەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ سەدر و بە ڕەزامەندی ئەو کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆزیرانی عراق دەستنیشانەکەن. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک زۆر سوپاس. زۆر سپاس بێوەش. دوحشەمێ بەڕەوانکاری سیامەک نەمازی ئەمریکی بە ئەسڵ ئیرانی و نزیکی 7 ساڵان لە ئیرانی زیندانکری بوو بە تاوانە جاسووسیە گوت دەستور ژێڕاهاتیە دان ji بۆ دەمێ هەفتەیەکێ زیندانە ئەڤین ئازاد ببە جودا ژوێژی باوی باقر نەمازی کاربەدەستێکی بەری نەتەوێنێ گرتی بوو کو ئەوژی بتاوانە هەفکاریە بە حکومەتێن نەیاڕا هاتبوو تاوان بارکردن و گرتن ڕێکاویژی هاتیەدان ژی ئیرانی دەرکەوە ji بەرسەدەمێن تەندروستی نەخویایە کە ئەگەر ئەف پێشهات نیشانێک باش بۆ ئازادکردنا بەیەک جاریە سیامەک نەزامیان ژی ئازادکردنا وڵاتیên دیên ئەمریکی لە ئیرانی گرتینە پشتیوان پێنگاوان ئاژانسا نوچەیان گوتیە کو وڵاتێکی هەرێمێ ناوبەری دنێبەرە تەهران و واشنتنێدا کریە بەردەفکێ وەزارەتە دەرڤایە ئەمریکیژی گوتیە کو ئەو گەلێک کەیف خۆش بوو پەیامێ سکرتێری گشتی نەتەوێنی گرتی دەماڵ گوتی و هەلانین یان بەندکردنە هەلاینە بەندکردنێ هاتیە ڕاگەهاندن لەسەر باقر نەمازی. دوحشەمی ئوکرانیا گوت کو هێزی نوێ بەرەف باژارە لیمان بەڕێکەتن ئەو یەک ji bajarên wê herêmekê bû ku Rûsya xistine nav sunûrên xwe da Serok Vladimir Zelenskî jî soz daye ku dê deverên dî jî vegerîne ji kontrola hêzên welatê xwe. Vegerandina kontrola Ukrayna li ser Lîman yekem serketina mezina hêzên Ukrayna bû li herêmê ku li wan herêman ku Kremlin iddia dike erdê wêne û dê بەڕەوانیê ji wan herêman bike. Wezareta Berevaniya Ukrayna ragihand ku hêzên wê ketine Lîman li rojhilatê Donetsk
پشتی کو لشکری کیف گوتی وان چند هزار سربازی روسی دور پیچ کرنا وزارت بروانیا اوکراینیا ویدیو وشاندنا نشان دادن کو سربازی اوکراینی آلاین ولاتی خوا لچند وان دفران بلند کرنا. لەگەڵ دۆخی چەقبەستووی داگیرکاریەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا گرژەکان لە سەرانسەری کۆمەڵگەکانی رووسیادا سەریان هەڵداوە دەنگە ناڕەزایەتەکان سەر هەڵدەدەن سەرڕای سەرکوتکردنەکان لەلایەن حکوومەتەوە. شاری سان پیتسبرگ کە ناوەندێکی دژایەتی جەنگە دیسان لە پێشەنگی نائارامەکانی هاوڵاتیاندایە. هێنری ڕجوێڵی دەنگی ئەمریکا ئەم راپۆرتی ئامادە کردووە. بۆ چەندان ساڵە ئەندامانی ئۆپۆزیسیۆنی ئەنجومەنی شاری پیترسبرگ لە رووسیا لەم ڕێستورانی پیزایەدا کۆ دەبنەوە لەبەرەوەی دەسەڵاتداران ڕێگەیان پێنادەن بچنە نێو پەرلەمانەوە. لەم هەفتانەی دواییدا ئەم گروپە بچووکە لە یاسادانەران سیاسەتی رووسیایان هەژاند بە پێشکەشکردنی سکاڵانامەیەکی فەرمی بۆ لێپێچینەوە لە ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا. ئێمە بەکارهێنانی وتارێکی نوێمان هەڵبژارد. ئێمە پەرلەمانتارانی لیبراڵین و هەتا ئێستا زۆر نیگەرانی مەسەلەکانی کۆمەڵایەتین. لەم سکاڵانامەیەدا بۆ لابردنی پوتین لە دەسەڵات ئێمە سەنگ دەخینە سەرە و ڕاستی کە پوتین زیانی گەورەی بە فیدراسیۆنی رووسی گەیاندووە نەک بە دەوڵەتێکی دیکە بەڵکو بە هاوڵاتیانی وڵاتەکەمان. پێیان بۆ لابردنی پوتین لە دەسەڵات لەسەر بنەمای بڕوایان بەوەی کە جەنگ لە ئۆکرانیا ئەوەی پوتین بە هەڵمەتێکی تایبەتی لەشکری ناوی دەبات ئەوە پرۆژەیەکی خودی سەرۆکی رووسیە. من قەناعەتم هەیە بەوەی ئەگەر سەرۆک پوتین واز لە دەسەڵات بهێنێت ئەوە ئەم کردە تایبەتە لەشکریە لە ئۆکرانیا بەردەوام نابێت. ئەم یاسا دانەرانی ئۆپۆزیسیۆن لە ئێستادا غەرامە کراون و بە تۆمەتەکانی زیاتری تاوانکاری کە پێدەچێت ڕوبەڕووی ببنەوە ڕازی دەبن. خەڵکێکی زۆر مەترسیان هەیە لەوەی کە ڕەنگە ئێمە تووشی کێشە ببین بەڵام دەبێت کەسانێک شتێک بکەن و دەستەوەستان نەبن. سکاڵانامەکە گوڕیشی بە کۆمەڵگەی مەدەنی لە سەینت پیترسبرگ داوە کە بە ئاشکرا بەرهەڵستی بکەن. لەم بارە بچووکەدا لە شاری سەینت پیترسبرگ شاعیرانی لاو گردەبنەوە بۆ خوێندنەوەی هۆنراوەکان کە ڕەخنە لە جەنگەکەی پوتین لە ئۆکرانیا دەگرن. ئازایەتی بیرمەندان ئەوانەی دژ بە جەنگ ڕادەوەستن هیوە بە خەڵک دەبەخشێتەوە گوڕوتین و هێز بۆ درێژەتان بەخەباتیش. کەسانێکی زۆر هەتا ئەمڕۆ بێدەنگیان هەڵبژاردووە بەڵام ڕەنگە ئەوە بگۆڕێت لەبەرەوەی ئێمە ئاگداری هەواڵەکانین هاوکات ئەوەش کاتی پێدەچێت. مەترسێکی هەمیشەیی لە ئارادا هەیە کە ئەم کارانە جا گرنگ نییە چەند بچووک بێت ببێتە مای دەستگیرکردن. ترس کاریگەری دەکاتە سەر هەموو کەسێک جا ئەوە کاردانەوەیەکی ئاساییە تەنها کەسانی گەمژە و ئەلێکسی ناڤاڵنی ڕابەری ئۆپۆزیسیۆنی سیاسی ناترسن. بەڵێ من ناڤاڵنی نیم و هەروەها گەمژەش نیم کەواتە بەڵێ من دەترسم. داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن پوتنەوە نەک هەرتەنها ئاسایشی جیهانی سەر و ژێر کرد بەڵکو رووسیای نقمی ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی کردووە. هاوکات پێشبینیکردنی دەرئەنجامەکانی کارێکی سەختە. بە ملیۆنەها لە گەنجانی رووسی ڕوبەڕووی ئایندەیەکی نادیار دەبنەوە. بۆ هێنری ڕێچوەڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. 174 کەس مرن و 180 دیژی بریندار بوون لە قەرەباڵغێکا ستادیۆمێکا تۆپا پێدا لە ئیندونیسیا پشتی پۆلیسان هەوڵا کۆنتڕۆلکردنا توندوتیژیان دای پشتی وێ یاریە کار بەدەستان گازا ڕۆندک ڕێژ بەردا پشتەوانên دو تîmên فوتبۆلê li demê dawiya yariyê wan got jî ku li yarîgeheka herî mezina welatî li Malang rojhilata cava 170 kes mirin di demekî piştî nîvroya îro ekşemê da piştî ew qelebalix û tundûtîjî peyda bûn û polîsa hewl dayî ku kontrola wê qelebalixê bikin. و دەخیل بە پێی دوایین زانیاریەکان بە پێی هەواڵەکان ئێستا فڕۆکەی بێفڕۆکەوانی سوپای پاسدارانی ئێران ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستانی عێراق و ئێران بردومان دەکەن. ئەوەش بریتین لە بەرزایەکانی سەقەر بربەزێن و سەقەر لەوێدا بردومانانە دەکرێت. هەلبەت مەسەلا ئیرانی هێرۆز باوەڕ ناکەم وان ڕۆژاک و ئارامی چێ بە تایبەتجی ئەف خۆنیشاندان بەردەوام و دیار چوون نیشانژی نینن
کو ئەو خۆپیشاندان ناف ئیرانی داوێ بێن ڕاوەستاندن لە دەمێکی کو لە دەرڤەی ئیرانیژی لە سەرانسەری جیهانی پشتەوانی لوانتی کردن کو ئەوێژی هاندانەکە ji بۆ ku خانمên Îranî bi taybet ku niha rolekî gelekî mezin dibînin divan xwepîşandana da û daxwaza mafiyên xwe û azadiya xwe dikin lê wesa diyar e ku ew rûdan yanî helbêguman jî wê ew êrişçiyê bin û wê karîgerî hebe li ser rûşa Iraqê li ser rûşa Herêma Kurdistana Iraqê em jî dê berdewam rûmala wan pêşhata bikin bêguman. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنمەکانی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ ڕێز و خۆشەویستی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمۆ سپاس کە لەگەڵماندا بوون هەتا ئێستا کاتێکی خۆش. خداحافظ.